کەرتی نەوت و سامانە سروشتیەکان لە هەرێمی کوردستان یەکێکە لەو کەرتانەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی کاریگەر و بەرچاوی تێدا بینیوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانش دەڵێت مانجەلال ڕۆڵی بەرچاوی هەبوو لەو بوارە و ئەندازیاری ئەو پرۆسەیە بەتایبەتی لە هەڵدانەوەی بیرەنەوتەکانی شیواشۆک لە کۆیە کاوکات لە هەندێک لە حیزبەکان بەخەونیان دەزانی. مای سەرۆرێکی گەورەیە بۆ یەکێتیەکان کە ئەو کات کە حکوومەتی عراقی دام و دەستگاکانی خۆی لێرە کێشایەوە بۆ چارەسەرکردنی دۆخی خراپی ئابووری و کاتە جەنابی مامجەلال بیری لەوە کردەوە کە بیرەنەوتەکانی شیواشۆک بۆ چارەسەرکردنی ئەو بابەتە یان بابەتی کێشەی ئابووری لە هەرێمی کوردستان بەکاربێنێ. ئەو کات خەڵک بە جۆرێک لە خەونی تێگەیشت کە هەرێمی کوردستان نەوتی خۆی بفرۆشێ، تەنانەت بەداخەوە بەهۆی شەڕی ناوخۆ بەشێک لەو بیرانە بە چیمەنتۆ پڕکرانەوە کە ڕەنجێکی زۆر و پارێکی زۆریان تیا خەچکرا بوو. شارەزایان و پسپۆڕانی بواری نەوتش دەڵێن لە دوای 2023 و ڕوخانی ڕژێمی بەعسەوە ئەو کادێچێتی گەیشتە ئەو قەناعەتەی ئیتر هەرێمی کوردستان لە دوای شۆڕشی چەکداریەوە پێویستی بە شۆڕشی ئابووری هەیە کە ئەو شۆڕشەش بە کەرتی نەوت دەکرێت کە ئەو کات لە هەندێک لە حیزبەکان و خەڵکی پێیان وا بوو ئەوە خەون و خەیاڵە، بەڵام یەکێتی کردی بە ئەمری واقع لە کوردستاندا. لەبیرتان بێ یەکەم بیرەنەوت کە نەوتی لێ هاتە دەردە هەرێمی کوردستان لە دەشتی کۆیە بوو لە شیواشۆک. ئەمە بۆ ڕەوانەوەی ئەو ترس و دلە ڕاوچیانە بوو کە هەندێک لایەن پێیان وا بوو ئەمە شتێکە قابلی مناقشات و قسەکردن نیە هێشتا زووە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان وەک ئەوەی بەوە ناسراوە کە شت لە مەحالە دێنێتە وجود و مستحیل لە لای ئەو نییە و بڕوای پێنیە، ئەمە یەکێکە لە داهێنانە مێژوویەکانی تریەچێت نیشتیمانی کوردستان. وە بەرهێنانێکە لە بوارنەوت و غازا کرا کە ئەمڕۆکە بەرهەمەکەی ڕۆژانە 511,000 بەرمی ڕۆژانە کە هەناردەی بازارەکانی جیهان دەکرێت بەشێک لەو ڕۆڵەی دەگەڕێتەوە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ڕێگەی ئەو کارکتەرە سیاسی و حکومیانی کە لە نێو حکوومەت هەرێمی کوردستاندا بوون ئەمانە ڕۆڵێکی بەرچاویان بینی لە بژانەوەی کەرتی ئابووری هەرێمی کوردستان. لە کەرتی نەوتدا یەکێتی نیشتیمانی کوردستان توانی هاوکێشەکان پێچەوانە بکاتەوە بەوەی کە پێشووتر نەوت بوو بە بەڵایەکی گەورە بەسەرگەلی کوردەوە و لەلایەن ڕژێمەیەک لە دوایەکانی عێراقەوە دەدرا بە چەک و ملەتەکەی پێ جینۆساید دەکرا، بەڵام یەکێتی توانی نەوت پێچەوانە بکاتەوە و بیکاتە هۆی خۆشگوزەرانی بۆ خەڵکەکەی. سیروان حوسێن، کورسان نیوز، هەولێر.